سڵاولانا سەرکۆ بەینیتان باش دیارە خەونێکی لە مێژینەی هەڵەبجەیەکان بوو یابەت بڵین هەر لە سەرەتای بنیادنانی بناغی خوێندنی باڵا لە سنووری پارێزگای هەڵەبجەدا خەونێکەوە بوو کە ڕۆژێک هەڵەبجە بێ بە خاوەنی کۆلێژی پزیشکی بۆ خۆی دەتوانێت لە ڕووی زانستیەوە کۆمەک و هاوکارێکی زۆر باش بەرەو پێشبرتنی کەرتی زانست و زانیاری بدات لە هەمان کاتدا لایەکی گرنگی ئەمکردنەوەی ئەم کۆلێژە بۆ هەڵەبجەکان ئەوە بوو کە کۆمەڵێک پزیشک لە دەرەوەی هەڵەبجەوە دێنە ناو هەڵەبجە لێرە کەوانە دەڵێنەوە لە تەنیشە مانەوتنەوەدا دەتوانن خزمەت بە کەرتی تەندروستی بکەن چونکە لە بواری پزیشکیدا هەڵەبجە بەهۆی ئەو کارە ساتە نەخوازراوە یەک لە دوایەکانەی لە ناویاندا تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە بە چەکی کۆکژی کیمیاوی کۆمەڵێک نەخۆشی تێدایە کە پێویستیان بە بەردەوامی چارەسەر و بە بەردەوامی بینینی پزیشکی پسپۆڕ هەیە و ئەو پزیشکە پسپۆڕانەی کە بێنە ناو کۆلێژەکە ڕۆژە لە ڕۆژان لێرە دەرس بڵێنەوە ڕاستەوخۆ لە ناو نەخۆشخانەکانیشدا دەتوانن خزمەت بکەن کۆلێژی پزیشکی زانکۆی هەڵەبجە خۆشبەختانە ئەمساڵ کرایەوە کە بووە جێگای دڵخۆشی هەم هەڵەبجەیەکان هەم بەرپرسانی خوێندنی باڵا لە سنووری پارێزگای هەڵەبجەدا ئێمە بۆ قسەکردن لە سەرم تۆرە بە گشتی ئەم دەستکەوتە گرنگە ڕاستەخۆ دەچینە لای یاریدەری سەرۆکی زانکۆ بە کاروباری زانستی دکتۆرا هەڵگور عەلی دکتۆر هەڵگور زۆر جار ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێش زەحمەتی پێدەین دکتۆر سەرەتا نازانم بڵێم ئەمە دەستکەوتێکی زۆر گرنگە چۆنەڵی پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو کوردێک و لە هەڵەبجەکان دەکەین بۆ کردنەوەی کۆلێژێکی لەم شێوازە هاوکارم لاە پرسیاری لەوە کردوتی باشە مەرجەکانی چۆن بووە بە چ پێوەرێک خوێنکار لەم کۆلێژەدا وەرگیراوە و ڕێنمایەکان بۆ وەرگرتنی خوێنکار لەسەر چ بنەمایەک بووە زۆر سپاس بەگشتی بەڕاستی دەستکەوتێکی زۆر باش بوو بۆ هەڵەبجەیەکان و بە تایبەتی بە پارێزگابوونی هەڵەبجە و وەکو هەدیەیە کە پێشکەش بە ئەم پارێزگایە کراکردنەوەی کۆلێجی پزیشکی بوو بە خۆشحاڵی و ئەم کۆلێژە یعنی لەسەر ئاستێکی بەرز بنیادەنین بەڵام بەنسبەت پرسیارەکەەوە چۆنێتی وەرگرتن بار ڕوون بێ لە لای ئازیزان چونکە زۆر قسەمان هاتوۆتە سەر بەگشتی وەرگرتنی خوێندکار لە لای ئێمە بەنسبەت ئەم ساڵەوە چونکە عەدەدێکی کەمی خوێندکارمان وەرگرتووە لەبەر هەندێک کوالیتی کە دواتر باسی یەکەین لەبەرچی ئەو عەدەدە کەمەمان وەرگرتووە بۆیە زۆر دیار بوو لەلامانەوە یعنی و زۆر ژمەبەستمان بوو کە زیاتر چونکە هەدیەیە بۆ ئەم پارێزگایەوە هەدیە بۆ ئەو کەسانی کە لەناو پارێزگاکان و سنووری پارێزگای هەڵەبجە ئێمە بۆ ئەم ساڵ تەنها لەوانەیە ئەم ساڵ و ساڵی داهاتوو لەوانەیە وانە بێت چونکە ئەوە بە پێی بڕیاری جەنابی وەزیرە و هەروەها ئەنجومەنی زانکۆ و ئەنجومەنی وەزارەت بڕیار لەسەر ئەوەیان کە چۆنێتی وەرگرتنی خوێندکارەکان چۆن بێت بەڵام بەگشتی بۆ ئەم ساڵ لە 180 تەرخان کرابوو بۆ خوێندکارانی سنووری پارێزگای هەڵەبجە و لە 120 تەرخان کرابوو بۆ سنووری پارێزگاکانی کە بێن لێرە وەکو خوێندکاری پزیشکی لەم کۆلێژە وەربگیرێن بۆیە هەندێک جار لە بەرز و نزمی دەرەجەکانە لەوانەیە کە سوکاری خوێندکارە ئازیزەکان گلەیمان بێتە سەر ئەوەی کە بۆ دەرەجەیەک بەرزە بۆ دەرەجەیەک نزمە وەرگیراوە بە پێی سنوورەکە و هەر کەسێک لە سنوورەکە بێت و دەرەجەی لەو نزمتر وەرگیرا بێت ئەو حەقی گلەی خۆی هەیە ئێمە بەدڵێکی فراوانەوە گلەیەکەی وەرئەگرین بەڵام بەڕاستی ئەو حاڵەتە زۆر گرنگە کە بزانن کە لە 180 سنووری پارێزگایەوە لە 120 لە پارێزگاکانی دەرەوەیە چونکە 20 خوێندکارمان وەرگرتەوە بەڕاستی تۆزێ ئەم ئەزمەیە دروست کردووە ئەگەر زیاتر خوێندکارمان وەرگرتایە ئەم ئەزمەیە دروست نەبوو بۆچی کەمی خوێندکارمان وەرگرتەوە بەڕاستی لەبەر کوالیتی ئیشەکەمان بووە و ئێمە خۆشبەختانە یعنی جەنابی وەزیر خۆی لەسەر خەتە بۆ ئەم ئیشاوە بۆی ئاستی کوالیتیەکەمان بەرز بێت بۆیە زۆر جار تقریبا لەسەر و 30 پزیشکەوە ئێمە چاپێکوتمان لەگەڵا کردووە ئێستا ڕێکارەکانی خۆتان نەزان ئێستا نەقڵ وەستاوە بەڵام بە تەنسیب لەوانەیە بێنە لای ئێمە و ئامادەیە خۆیان دەربڕیوە بەڕێوەبەراتی تەندروستی گشتی هەڵەبجە پزیشکە بەڕێزەکان لە هەموو ئاستەک جیاوازەکانە و حتا وەزیری بەڕێز وەزیری خوێندنی باڵا خۆی ئاماژەی بەوەیە کە لە هەفتەی داهاتووە لەگەڵ هەندێک کۆمەڵی ڕاگری پزیشکی زۆربەی مەناتیقەکانی هەرێمی کوردستان یەنە ئێرە بۆ ئەوی پاڵپشتێکی بەهێزمان بۆکردنەوەی ئەم بەشە پزیشکیە و کوالیتیکی باش پێشکەش بە خوێندکارە ئازیزەکانمان بکەین واتە هەر لە بناغەوە تانەوێ کۆلێژێکی نمونەی لە هەڵەبجە بنیاد بنێن و ئەزمونتان وەرگرتووە لە کۆلێژەکانی دیکە بێگومان لەوەی کە توانای زانستیە و پزیشکانیش کە دێنێرە دەبێت توانایکی زۆر باش بێت لە ڕووی ستافی ئەکادیمیەوە بۆ کۆلێژەکە ستافی ئەکادیمی تەکمیل بووە تەواو بووە کەی خوێنکار لێرە دەست دەکات بە خوێندنی وانە
خۆی ئێمە هەموو ئامادەکاریێکمان کردو بۆ وەرگرتنی ئەم سیستمێکی تازە ئینتیگرێتی سیستمە یعنی وا ئەکا لە خوێندکار ڕاستە و خۆ ئەوە نیە بەس نەزەری بخوێنێت و ئیهمالی کات و خۆشبەختانە 20 خوێندکار بۆ پارێزگای هەڵەبجە کە لە نەخۆشخانەکانە زۆر لەوە زیاتر ئەتوانی هەڵگرین بەڵام ئێمە بۆ 20 خوێندکارمان هەڵگر لەبەر ئەو هۆکارێک کە بتوانین شتێکی ئەکادیمی زانستی علمی پێشکەش بە خوێندکارەکان بکەین لە ئاستێکی باڵایە چونکە ئەم ئاستا هاوتایە لەگەڵ خوێندنەکانی دەرەوەی وڵات خوێندنەکانی ئەوروپایە بۆ ئەوەی مە بتوانین بە ئەو پەڕی خزمەتەوە خوێندکار ئازیزەکانی خۆمان گەشە پێبین و ئەمەش هاندەرێکی باشە بێت بۆ کەرتی تەندروستی کە ئێمە بتوانین بەلانی کەم سەر و 20 پزیشک وەکو جەنابتان ئاماژەت پێیا سەر و 20 پزیشک بێنە ئێرە هەم بە خوێندکارەکان ئازیزەکانمان ڕابگەن و هەم بە نەخۆشخانەکانمان ڕابگەن ئیتر نەخۆش لێرەوە نەچێتە دەرەوە لەناو خۆمانە بتوانین ستافێکی باشی زانستیمان هەبێت کە پێشکەش بە خەڵکی شارەکە و پێشکەش بە خوێندکارە ئازیزەکانمانی بکەین. دکتۆر لە ڕووی بیناوە لە ڕووی ئەجیزەوە لە ڕووی پێکهاتەی ناو کۆلێژەکەەوە گرفتەکانتان چارەسەر بوون ئەوەی پرسیاری پێشوم جارێکی دووبارەیەکەم و کەی خوێندن دەست پێ دەکات. خوێندن بەنسبەت عادەتەن هەموو شتێک بربەستی هەیە بەڵام قابل بە چارەسەرە ئێمە ئەو چارەسەرانە وردە دەست پێەکەین و ئەو خوێندکارانەی تر لە دەست پێەکەن لە هەفتەی داهاتووە دەسەکەن بە ئەوەی کە بێن معاملاتی خۆیان پێشکەشکەن و هەر کاتێک معاملاتەکان تەواو ئێمە ڕاستە خۆ دەسەکەین بە وانەکان مامۆستامان ئامادەیە ستافمان ئامادەیە هۆڵمان ئامادەیە بەڵام هۆڵێکی مۆدێرن ترمان هەیە لە هەل لە تەنیش نەخۆشخانەکان یعنی زۆر دەگمەنە یعنی ئەو هۆڵانە هەبن مۆدرن بن بە بودجەیەکی تایبەت کە لە وەزارەتەوە دابین کراوە و جیهازێکی باشمان هەیە یعنی ملیار و نیوێکمان بۆ سەرف کراوە ئەوە یعنی دڵخۆشیە ئێمە بۆ ئەم شارە بتوانین ئیشێکی جوان بکەین بۆ پارێزگای هەڵەبجەوە خۆشبەختانە یعنی جەنابی کاقوبات خۆی دیسان هاوکارێکی باشمانە بۆ ئەوەی کە بتوانین بنیادی یعنی بناغی کۆلێژی پزیشکیەکە بە شێوەیەکی تۆکمە بەڕێوە بڕێت بۆ ئەوی بتوانین هاوتابین لەگەڵ وڵاتانی دەرەوە و هیچمان کەمتر نییە دڵنیای لەوەی کە هیچمان کەمتر نیە لەگەڵ وڵاتانی دەرەوە و ئەو ئەزمونەی کە پێشووتر هەمان بۆ ئێمە ئەوەی ساڵ و 2 ساڵ نیە خەریکی بنیادنانی ئەم کۆلێجین بە هاوکاری پزیشکە بەڕێزەکان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بەڕێز وەزیری خوێندنی باڵا هەموو ئەمانە لە ئاستێکی بەرزە تقریبا بەلانی کەمەوە 7 ساڵە خەریکی ئەم بربەستن کە بیبڕن و خۆشبەختانە لە 16 سێ لە یادی کیمابارانی هەڵەبجە ئەو مژدە خۆشەمان ڕاگەیان و ئێستا گەشتین بە ئامانجێک کە 20 خوێندکاری ئازیز بە قۆناغی یەکەم لە سنووری پارێزگای هەڵەبجە وەرگرین و بە باشترین کوالیتیدا ئاوازینە خوێندن هیوادارم هەموو لایەک پشتمان بێت و ئێمەش پشتگیری هەموو خوێندکارە ئازیزەکان سەڵاح من پێم خۆش بوو لە میوانە بەڕێزەکەت بپرسید بۆ گومان لەگەڵەوەی جێگەی دەستخۆشیە بۆ هەموو ئەو لایەنانەی هەموو ئەو کەسانی پشتگیری بوون لەکردنەوەی ئەم کۆلێژە و هەموو ئەو مامۆستا و پزیشکە بەڕێزانەشی کە هەوڵیان ناوە لەگەڵ یاکە میوانەکەت ئاماژی پێ بەڵام لە هەمووی گرنگتر ڕاستە لەوانەیە ڕێژەی خوێندکاران ئێستا کەم بێت هەتا ئامادەکاری باشترەکەن بۆ ئەو خوێندکارانەی کە ئێستا وەرگیراون ئایا ئەتوانن بە شێوازێکی باش هەم لە ڕووی شوێنەوە هەم لە ڕووی پێداویستیەوە هەم لە ڕووی تاقیگەوە ئەمانە ئامادە بکەن بۆم خوێندکارانە بۆ ئەوەی بە شێوازێکی باش بتوان ئەم خوێندکارانە هەم لە ڕووی تیۆریەوە هەم لە ڕووی پراکتیکیەوە کاری خۆیان بە ئەنجام بکەن ینی هەموو پێداویستیەکانیان لە بەردەسابێت چکە زین کۆلێژی پزیشکی هەم لە ڕووی پراکتیکیەوە هەم لە ڕووی تیۆریشەوە پێویستیان بە کۆمەڵی پێداویستیە پێمان خۆشە میوانەکە لەسەر ئەمە ئایا ئاسانکاری کراوە بۆ ئەم بابەتانە یاخود بەتەمان لە داهاتووە کاری باشتر و لە ڕووی پێداویستیەوە کاری زیاتری بۆ بکەن سەر کۆمەڵ ڕێک ڕاستەخۆ پرسیارەکەی تۆ کورتەکەمەوە بە میوانەکەم دەڵێ ماڕاستی دەکەم کە لە ڕووی تیۆری و پراکتیکیەوە خوێندکارەکانتان تاقیگەتان بۆ ئامادە کردوون و کۆی گشتی پێداویستیەکان لە شوێنی مانەوە لە شوێنی خوێندن ئێستا ئامادەیە گرفتێکتان لە بەردەم داماوە یان نەماوە چارەسەر کراوە بە دڵنیایەوە لە هەفتەی داهاتوو ئێمە هەموو پێداویستیەکانمان بەدەستەگا بە هەوڵ و هیمەتی بەڕێز کاقوباد و ئیدارەی گشتی و بەڕێز وەزیری خوێندنی باڵا توانیمانە هەموو پێداویستیەکان دابین کەین و بە ئایندەیەکی نزیە هەموو بەڵێ بە دڵخۆشیەوە بەڕاستی جێی سوپاس و پێزانینە و هەموو شتەکان ئامادەن ئێمە تەنها تەجیزەکەمان ماوە هەندێک وردەکاری بیناکە ماوە ئەویش تەواو بێت و چونکە ئەبێ بیناکە تەواو بێت تۆزێکی ماوە ئەنج ئەجیزەکان سابت کرێت ناکرێت ئەجیزەکان لە شوێنی کادامرێت و دواتر ئەوەدانرێت بەڵێ بە دڵنیایەوە هەتا سمیستەری یەکەم هەموو شتەکانمان ئامادە کردووە لە سمیستەری دووە ئەچنە بینا تازەکە و ئینشاڵڵا هیچ گرفتێکمان نابێت و بە هەوڵ و هیمەتی خوای گەورە دکتۆر منەمەوێت باس لەوە بکەم زانکۆی هەڵەبجە کۆمەڵی پەیوەندی باشیە لەگەڵ زانکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش
چۆن سوود لەو پەیوەندیانەتان وەردەگرن بۆ بەهێزکردنی توانای زانستی و بۆ بەهێزکردنی کۆلێژەکەتان کۆلێژی پزیشکی لەگەڵ ئەو زانکۆیانەدا تاوەکو ئێستا هیچ گفتوگۆیە کراوە یا بەرنامەتان هەیە لەگەڵ زانکۆکانی دەرەوەی وڵاتە ئەم پەیوەندیە دروستکەن بۆ گۆڕینەوەی ئەزمموی زانستی خۆی خوشببختانە ئێمە یەکشتی زۆر گرنگمان کردووە لەوانەیە وا هەستکەن کە کردنەوەی کۆلێژی پزیشکی زۆر ئاسان بێت بەڕاستی بربەستی زۆرە زۆر قورسە زۆر ئەستەمە بەڵێ ئێمە هیچ لە ئاستی کۆلێژەکانی کە نزم ناکەینەوە بەڵام کۆلێژی پزیشکی کۆلێژێکە کە ئەبێت ستافی هەبێت ستافێکی ئەکادمی خۆشببختانە ئێمە ئەگریمنت لەگەڵ زانکۆکانی کە ینی واژوو ئەەکەین و ئەم ستافی کە مقابلەمان کردو ئەو ستافیش کە هەمانە زۆربەیان لە دەرەوەی وڵات خوێندنیان تەواو کردووە لەگەڵ سیستەمەکانی دەرەوەی وڵاتە هەن و بەجددی ئێمە ینی لە هەوڵی تەواوین لەگەڵ پزیشکەکانی دەراوسەیە کۆنتاکت و ئەگریمنتێکی باشمان هەبێت لەگەڵ وەزارەتی تەندروستی وڵاتانی دەرە ئەگریمنتێکی باشمان هەبێت بۆیە دڵنیایانەکەین و ئەو خوێندکارانی کێنە ئێرە باشترین ئاستیان ئەبێت و باشترین ئاستی توانی زانستی ئەمە توانی پێشکەشیان بکەین بەپی ئەو ئەگریمنتانەی کە هەمانە و بپی ئەو ستافە ئەکادمی کە ئەیهێنین چونکە هەمویان ستافی ئەکادمین و ئاستێکی باڵایان هەیە ئەتوانین پێشکەش بە خوێندکاران بکرێت و بتوانین لە ڕووی کوالیتیەکی زۆر باشەوە ینی خۆشببختانە ئێمە لێرە ینی نەقڵ و گواستنەوەی خوێندکارەکانمان لەوانەیە لە چاو شارە گەورەکانە زۆر ئاسانتر بێت نەخۆشەکانمان لێرە 20 خوێندکاری پزیشکیم هەبێت لەوانەیە لە چاو سلێمانیا لە چاو هەولێرە ینی تەلەبەیەک ئەگەر یەک نەخۆشی بەرکەوی لێرە یەک خوێندکار لەوانەیە 5 نەخۆشی بەرکەوێت کە بتوانێت کەیسەکەیە بۆیە تا بۆمانەکرێت ئێمە مەهارەی علمی و پراکتیکی ینی سیۆری و پراکتیکە تێکەڵ بەوە ئەەکەین بە ئەزمموی پزیشکە بە ئەزمونونەکان کە هەر هەمویان لە دەرەوەی وڵات خوێندنیان تەواو کردووە لە ئاستێکی بەرز و باڵایان کە بردیان هەیە دکتۆر هەربژین سەرکەوتوو بن واتە ئێمە ساڵی ئایندە هەم ڕێژەی خوێندکارەکان بۆ وەرگرتن زیاد دەکەین هەم ئەو کۆمەڵە گرفتی ئەم ساڵ کە لە هاتوۆتە پێشەوە چارەسەرکراوەی گرفتێک نابێت ئینشاءڵڵا گرفت نابێت و واش ئەکەین کە هەموو ئەو خوێندکارانەی کە لە دەرەوەن خۆیان نەقلیکەن بۆ ئێرە وا بزانین کە ئاستێکی کوالیتی وا باش پێشکەشەکەین کە خوێندکار خۆی حەسکا بێت بۆ ئێرە هەربژینی مشتەمە ناکەین سەرکەوتوبی هەرژی بە هیوای کاری جوانتر سەرکۆ لا ناوەی کە میوانەکەم ئاماژەی پێکرد جێگای دڵخۆشیە کامان لەسەر بنەمایەکی بەهێزی زانستی کۆلێژی پزیشکی هەڵەبجە بنیادەنن بە شێوازێک هەلێ سۆچاوی هەن لەوەیە کە ساڵێکی دیکە لە ناو زانکۆکانی دیکەوە خوێنکار قۆناغی یەکەمی کە بڕی بێت قۆناغی دووەم ئاسی زانستی کۆلێژی پزیشکی هەڵەبجە هێندە بەرز بێت کە بێتەوە لێرە بخوێنێت کە بیاوێ لەم زانکۆیە درێژە بە خوێندردا ساڵی 2025 ئەو ئامێر و تاقیگانەی کە ئامان کڕیوانە بە پێی کواڵیتی سەردەم تازەترین ڤێرژنەکانی سەردەم کراوە ئەماش بە هەوڵی ئیدارەی گشتی کە نیشتمانی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات تاڵەبانی و لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کارێکی زۆر گەورەیان کرۆ تاوەکو ئەم کۆلێژە بنیانراوە نایشارنەوە ئەوەی کە کراوە بە جوودێکی زۆری ئەم بەڕێزانە کراوە ئەم لایەنانە کراوە بۆیە ئەشیانەوێت خزمەتێک لێرە پێشکەش بکەن کە چاوی هەموو کۆلێژەکانی دیکە خوێندکارەکانی کۆلێژەکانی دیکە بگەڕێتەوە سەر کۆلێژی پزیشکی هەڵەبجە و خواست لەسەری ساڵێکی دیکە هاوشێوی خواست لەسەری بێ لە زانکۆکانی دیکە هەرێمی کوردستان ئەم ساڵ ئەگەر چی 20 خوێندکار وەرگیرە بەڵام 1120 خوێندکار زیاتر بەڕاستەوخۆ فۆرمی پێشکەش کرد کە لێرە لە کۆلێژی پزیشکی گشتیدا بخوێنێت تەنها 20 خوێندکار وەرگیراوە و لە هەفتەی داهاتوو خوێندکارەکان دەست دەکەن بە ڕایکردنی مامەڵەکانیان.